پێکهێنانی حکوومەتی نوێ دەبێت لە سووریا کە ئایا ئەحمەد شەرع کە سەرۆکی دەستەی تەحریر الشامە حکوومەتێکی تەواو ئیسلامی پێک دەهێنێت یاخود سیکۆلار و دیموکرات خواست لەگەڵ میوانەکەم دکتۆر نەسر حەریری سەرۆکی پێشووی هاوپەیمانی نیشتیمانی سووری قسە دەکەم لە ئیستانبولەوە لەگەڵم دەبێت. دکتۆر ئەم کاتت باش پێشبینیتان وایە کە لە ماوەیەکی نزیکدا بتوانرێت حکوومەت لە سووریا پێک بهێنرێت؟ ئێوەردەم باش لە ئێوە و لە تەواوی بینەرانی کەناڵەکەتان و لە ڕێگەی کەناڵی ئێوەتەوە سوپاسی جارێکی کە سوپاسی سەرکەوتنی شۆڕش دەکەم لە گەلی سووریا و هاوکات سڵاوڕێزم بۆ حکوومەتی هەولێر هەیە بێگومان کە پاڵپشتکاری خەڵکی سووریا بووە. هاوکات سوپاسی حکوومەتی ڕاگوزەر دەکەم کەوا ئێستا توانیویانە دەسەڵاتەکانی خۆیان جێبەجێ بکەن و هاوکەت فراهەمیان بکەن بۆ ئەوەی بەکاری بێنێن هەر لە مانجی ئادار هەتایەکی مانجی ئادار بەردەوام دەبێت کارەکانی حکوومەت دواتر بێگومان پرۆسەی دەچینە قۆراغێکی ڕاگوزەرەوە لەو ڕێگەیەوە دەکرێت سیاسەت زارشکە دابڕێژێتەوە بە شێوەیەکی گشتگیر بۆ ئەوەی هەموو پێکاتەکان بەشداری لەو ئیدارەی ئایندەی سووریا بن لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بۆیە حکوومەتی ڕاگوزەر بێگومان ئێستا مزداقیەتێکی تەواوی هەیە لایەن تەواوی خەڵکی سووریاوە. هاوکات وردەکاریەکانی دواتر بێگومان ئاشکرا دەکرێت گرنگترشت ئەوەیە دۆخی دەستوری نوێیە پێویستە دەستورێکی نوێ هەبێ لە سووریا و پێویستە هەڵبژاردنیش بە پێی ئەو دەستورە بێ و بە هەمان شێوە هەڵبژاردننی سەرۆکایەتیش بە ژێری ئەو دەستورە بێ. پێویستە دەستورەکە بە شێوەیەکی شەفافانە و دیموکراتیانە بنووسرێتەوە. ئەمڕۆ پرۆسەی دەستپێکردنی سیاسی ئەمە شتێکی بێگومان ئاسان نییە. هەمومان دەزانکەوە نیمەی زیاتری خەڵکی سووریا ئێستا بوونەتە پەنابەر. هاوکات پێویستە ئەوانە هەمویان بگەڕێنەوە. لەگەڵ ئەمەشدا هەوڵەکان ئێستا خراوەتە گەر بۆ ئەوەی بتوانرێت پرۆسەکە خێراتر بکرێت. هەموو کارانی کە باسی دەکەی دکتۆر چۆن لە ئەزمموی ئەحمەد شەرع دەڕوانن؟ نا بێگومان ئەمڕۆ بەڕێز ئەحمەد شەرع ئەو فەرماندەی ژووری سەربازیە هاوکات بەشداری کۆمەڵێک گروپی دیکەی سووری هەیە لەگەڵی ئەودا و تەواوی پارێزگاکانیان ئازاد کرد. ئێستا دەتوان بڵێم جێڕە شێوێنیەک نییە یاخود هەوڵی تۆڵەسەندنەوە نییە لەوانەیەکەوە پێشتر لەگەڵ ڕژیم بووە. بێگومان ئەمەش شتێکی ئاسان نییە. ئەمڕۆ حکوومەتێکی کاتی پێکێنراوە بۆ ئەوەی بتوانێت کارەکان کاری حکومداری هەبێت لە سووریا و ئەمە بەردەوام بێت. هاوکات نوێنەرایەتیەکانی سووریا لە دەرەوە بەردەوام بێت. جگەلەوە هەموو ئەو کارانە پیادە بکرێت کە پەیوەندی بە حکومداریەوە هەیە. بۆیە هەوڵێکی گشتگیر دەبێت هەوڵێکی گژیری فراوان بۆ ئەوەی تەواوی پێکاتەکان بەشداری لە نووسینەوەی دەستور بکەن هاوکات بەشداری لە ئایندەی سووریا بکەن. گرنگترین خاڵیش بێگومان گەڕاندنەوەی تەواوی پەنابەرانە لە پێناو دەستپێکردنی کۆدەنجێکی تەواو و دانوستانێکی تەواو لە نێوان هەموو پێکاتەکان. کەواتە پێت وایە و ئەزمونەی لە ماوەی چەندەی ڕابردوودا هەبوو کە کەمینەیەکی شیعە حکمی هەموو سووریایان دەکرد ئەمە دووبارە نابێتەوە ئەم جارە لە حکوومەتی نوێی سووریا تەواوی پێکاتەکان بەشداری دەکەن؟ ئێران یان ئەوەی بابلێن سیستەمی مەلایکەوە ئێستا خۆتان دەزانن لە ناوچەکەشدا هەر لەگەڵ خەڵکی خۆیان کێشەیان هەیە. هەموو ئەو ڕژێمێکەوە هەیە لە ئێران ڕژێمێکی باش نییە بۆتە هۆی تێکداری تەواوی ناوچەکە نەکتەنیا لە سووریا. خۆتان دەزانن کاریگەریەکانی لە لوبنان هەیە لە لوبنان و تەنانەت لە عێراقیش خۆ دیارە. بۆیە گەلی سووریا بەشێک لە گەلی سووری ئاگاداری ئەو ڕاستیان بەشێکی دیکەش بۆ ماوەیەکیش بێت بە تەواوی ئەو ڕێکلامانەی ڕژێمی بابلێن ئێران
هەڵخەڵەتا بوون ئەوەی ئێستا لە سووریا ڕوودەدات ژمارەیەکی زۆر خەڵکمان بە شەهید داوە هاوکات سوپای پاسداران بێگومان کاریگەری تەواویان هەبووە لە سووریا لە تێکدانی ناوچەکە بۆیە ئەمڕۆ ناوچەکە ئێستا نەک تەنیا بۆ سووریەکان بەڵکو بۆ تەواوی کەلانی ڕۆژڵاتی ناوەڕاست لە هەڕەشەی ئێران گەیشتوون بۆیە ئەوان ڕژن لەسەرەوەی کەوا دەزانن ئێران چیە و چینیە بۆیە پشت بەخوا ئەو ڕژێمانە با بڵێن هەموو سیستەمەکانی دیکە نابن بە بەشێک لە ئیدارەی سووریا بۆیە نامانەوێت ئەمە بێتە بە هەڕەشەیەک بۆ سەرتەواوی وڵاتانی ناوچەکە کەواتە پێتان وایە سووریایەکی نوێ بە تەواوی گۆڕانکاریەکانەوە بە تەواوی پێکاتەکانەوە بەشداری بکەن لە حکوومەتی داهاتوودا؟ بەڵێ بێگومان ئەمە ویستی سووریەکانە ئەمە پێشتر ڕژێم هەموو شتەکانی بەلاوە نابوو هەوڵی ئەوەدا بوو تەنیا خێزانی ئەسد بەردەوام بێ ئێستا هەوڵێک هەیە بۆ ئەوەی فرەدەنجی هەبێ دەوڵەتێکی دامەزراوەیی هەبێ دامەزراوەکان سەربەخۆ بن کەسانی شیاو بێ پشت بەخوا هیوادارین جارێکی دیکە سیستەمی تاکڕەوی بۆ سووریا نەگەڕێتەوە و کاریگەریەکانیش لە ناوخۆی سووریاوە هەمویان یەکتر بگرنەوە پێکاتەکان یەکتر بگرنەوە بێگومان ئەمە شتێکی سەختە بەڕاستی قۆناغێکی سەختە جارێکی دیکە وڵات بنیاد بنێەوە بەڵام پێویستی بە هەوڵی هەموو لایەنەکان هەیە. زۆر سپاس دەکەم دکتۆر نەسەر حەریری سەرۆکی پێشووی هاوپەیمانی نیشتیمانی سووریا لە ئیستانبول لەگەڵم بووی.